ساڵتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا لە ڕێگەی پشتێنەیەی کەرکووکم ئەم ڕێگەیە ڕێگەی هەولێر سلێمانی بەخۆ دەبەزێتەوە لە پشتی منەوە دەیبینن کامێرەمانەکەم هاوکار بێت کۆمەڵێک گەنجن لە مزگەوتی گەورەی شوان لەوێوە کە ئێواران هەموو ئێوارێک و بەردەوام خواردن ئامادەکەن و خواردن دەدەن بە ڕێبوارانی ئەم شەقامە. من بۆ وردەکاری زیاتر دەمەوێت مامۆستا چالاک وەربگرم کە لەسەر ئەم کاری کە کردووانە ئامانچیان چییە. ئەگەر کامێرەمانەکەم دیمەنەکان بگوازێتەوە ئەوە دەیبینن کۆمەڵێک گەنجن لە مزگەوتی شوانەوە هاتوون تاوەکو خواردن و خورما بدەن بە شۆفێران کە بەم ڕێگەیەدا دەڕۆن. من دەمەوێت مامۆستا چالاک وەربگرم کامێرەمانەکەم هاوکار. مامۆستا سڵاو لێرێ. سڵاو خی گەورە لە خۆتانە ژێت یاخوا بەخێرێن. بسم الله الرحمن الرحیم. مامۆستا ئەگەر باسی ئەم پرۆژەم بۆ بکەن پرۆژەی خوازیە چەندێکەوە بەردەوامن وەکو مزگەوتی شوان. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە ئێوە هەموو مسلمانان و ئیماندارانەکەین داواکارین لە خوای تەعالی ڕۆژوو عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بێ. دیارە ئێمە ئەم پرۆژە خەیریە هەر لە سەرەتای یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان و دەستمان داوەتێ والحەمدولله تیایە موفق بووین خوای گەورە پاداشتی خێرخوازان و گەنجەکان و هەموو ئەهلی مزگەوت بداتەوە کە پشتگیری ئێمە بوونە لەم پرۆژە خەیریە. مامۆستا ئێوە تێما بێ هەموو ساڵێک بە بەردەوام الحەمدولله ئێمە مدەی چەند ساڵێکە مزگەوتی شوان خەریکی ئەم پرۆژە خەیریەن و بەردەوام بوونە لە حازرکردنی ئەم ئیفتارە. خوای تەعالی بەزیاد بێ. مامۆستا خێرخوازان هاوکارتان بەتاکید ئێمە خێرخوازان و ئەم گەنجان و خێرخواز دەبێت ناتوانین نیشانە بکەین بە پشتیوانی ئەوان وەکەڵێ بە یارمەتی ئەوان بە دەستگیرکردنی باری ئەوان ئێمە توانین شە خەیرانە ئەنجام بدەین. الحەمدولله. مامۆستا چی لێرە دابەشەکەن بەسەر ئەوەی کە هەبێت لەناو ئەم لایلۆن و عەلاگەیە ماساوە جێنیسکە و خورما و ئاوە کە ڕۆژوان ئەوانی کە مسافرن زیاتر ئێمە وەکەڵێ بەبەسمان ئەوانە کە مسافرەکان لێرە بێبەش نەبن لە ئیفتارکردنەوە ئێمە پیانە دەین. ئێمە ئینشاءالله تعالی نیەتمان هێنا و تاکو کۆتایی ئاخر ڕۆژی ڕەمەزان بەردەوام ئینشاءالله تعالی پشت بەخوا. ڕۆژانە چەند جێ لەم جۆرە خواردن دەدەن بە ڕێبواران؟ 400 بۆ 500 جێ حازرەکەین. 400 بۆ 500 جێ ئێمە حازرەکەین بۆی کە بدرێ بە ڕێبواران. هەموو ڕۆژێک لە مزگەوتەوە ئامادەی دەکەن دواتر دێن. هەموو ڕۆژێک لە مزگەوتەوە ئامادا کردێتە ناو لایلۆنەوە بە شێوکی تەندروست و ڕێکپێک دێنە سەر جادە و دابەشەکرێت. یاخوا بەخێر زۆر سپاس. ئەوە ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ ئەوە ڕێبوارانە لەلایەن کۆمەڵێک گەنج و مامۆستای مزگەوتی خێرخوازانەوە هاتوون لێرە هەموو ئێوارێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕۆژووی ڕۆژوانان دەشکێنن بە پێدانی خورما و ماستا و نیسک. ئەم دەمەوێت دیمەنەکان بگواسمە بۆ بینەرانی پایتەخت میدیا. ئەوەی جێگەی باسە بینەرانی پایتەخت میدیا بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە بەشێکی زۆری چێشخانە و خواردنگەکانی شاری کەرکووک و بە تایبەت بەشێکی زۆری مزگەوتەکان چی لە ڕێگە سەرکەکان یاخود لە ڕێگاکانی نێو شار و دەرەوەی شاریش بە بۆنەی سڵاو سەرچاو بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەموو ئێوارەیەک خواردن و جۆرەکانی خورما و نیسک و ئاو دەدەن بە ڕێبواران تاوەکو ڕۆژووی خۆیان بشکێنن.